گەنجان بۆ ئەوەی ژیانێکی شایستیان هەبێ و خێزان پێک بێنن پێویستیان بە هەل و دەرفەتی کارە. گەنجانی سۆران دەڵێن حکوومەت بەدەم خەمەکانیانەوە نەهاتووە نەیتوانیوە هەلی کاریان بۆ بڕەخسێنێت و ژمارەیەکی زۆر لە گەنجان بێکارن. بێگومان ئەرچی حکوومەت ئەوەیە کە هەلی کار بڕەخسینی لە بۆ گەنجانە بەڕاستی سنتەری لەو بابەتانە سنتەر ڕۆشنبیری بکاتەوە کە لە هەموو شارەکاندا هەیە بەداخەوە سنتەری ڕۆشنبیری هەیە چەند شوێنێشتر هەیە بەڵام ئەوانە و تەنیا وەکو ناو هەن وەکو ناوەڕۆک نە هیچ ئیشێک هەیە و نە گەنجان ئەتوان هیچ ئیشێکی تێدا بدۆزنەوە بۆی وای کردووە کە ئەو گەنجانە بەڕاستی بێکار بمێنەوە مەعاناتیان هەبێ. ئەوەی ڕاستی بێڕێژەیەکی زۆر لە گەنجان لە دەڤەری سۆران بێکارن ساڵانە بەشێکی زۆریان لە زانکۆ پەیمانگاکان کە تەخەڕوجەکەن دەرەچن بێکار ئەمێننەوە. یانی ئەمەش بەڕاستی گرفتە بە تایبەت لە ئێستاکە سۆران کراوەتە ئیداری سەربەخۆ پێویستە زیاتر دەرفەتی کار بۆ گەنجان بڕەخسێت. یعنی زۆربەی زۆریشی کەوالێن هاوسەرژیریان نەکردو بۆ وەکو گوتم سەرشترین خاڵی ئەم شتە نەبوونی مادەیە کەوا ئەوەی کردووە لە هەموو ڕوویەکەوە بەرەو پاش بچێت نەک بەرەو پێش بچێت وەکەڵێن کە ئەبێ ئاسۆیشی ڕوون تەبێ بەرەو داهاتوو بڕوانی بەڵام ئەگەر تۆ مادەیەکت لەبەردەست نەبێت چۆن بەرەو داهاتوو ڕوانیت. ئەو گەنجانێکە زیاتر لێرە کارەکەن یاخود ئەوەیە کە دەوامی کە ڕسمیان هەیە یاخود ئەوەیە کە لە دوکاندار و یا ئەو شاناکەن وەکو شارەکانی تر نییە سۆران بتوانانی پرۆژە و کۆمپانیا گەورەی هەبێت بسی ئیشی لێ بکە بە ڕاشکاوانە گفتوگۆ بکەین. بەرپرسی ئیداری سۆران کە لەگەڵ ژمارەیە گەنج کۆ بۆەوە لە خانەی فەرهەنگی شین دەڵێت کاری حکوومەتە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێت و دەرفەتیان پێ بدات. ئەمە وەکو سۆران چەند چووکە یەکێک لە بەرنامەکانی سەرۆکی کابینی نوێم حکوومەت هەرێم ئەوەیە کە هەڵی کار بڕەخسێنیتن ینی ئێمە لە ئیدارەی سۆران ئەم بەرنامەیەمان دەست پێ کردو ئیشەڵڵا لە ئاندێکی نزیک چەندین پرۆژەمان دەبیتن بۆ ئەوەی هەڵی کار بۆ گەنجان بڕەخسێنین بتوانن بە تایبەتی ئەوانێک کە لە بوارێک توانیان هەیە لە بوارێک سەرکەوتونە هەوڵ بدرێتن ئەو زەمینیان بۆ دروست بکرێتن تا بتوانن ینی کار بکەن. لەگەڵ زیادبوونی ڕێژەی دانیشتوان حکوومەت بەرنامە و پلانی نەبووە بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری بۆیە ڕۆژ دوای ڕۆژ گرفتی بێکاری زیاتر دەبێت ئەمەش چەندان گرفتی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە. بەپێی توێژینەوەکان زۆرێک لە گرفتە کۆمەڵایەتیەکان پەیوەندی ڕاستەوخۆیان بە خراپی بارودۆخی ئابووری خێزانەکانەوە هەیە و دوور نییە دەرهاویشتە خراپەکانی بێکاری لەسەر ئاستی کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنیش قەیرانی گەورە بە دوای خۆیدا بهێنێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.